ودیار ئەمشەو دوارە گریاوی چاوانت کزاو ماتو شێواوی ودیار ئەمشەو دوارە گریاوی چاوانت کزاو ماتو شێواوی هەرکاس لی داوی دەشکێنێم دەستی حەوکۆستی کەوێ نەمێنێ کەسی هەرکاس لی داوی دەشکێنێم دەستی حەوکۆستی کەوێ نەمێنێ کەسی بۆ هێژایە ساڵە خۆی هێژا و لێباری جەلاک و داکراوە دەمە و ئێوارە خۆری ڕووی تۆ هات دنیا ئەوینی ڕۆشن کردمەوە دەمە و ئێوارە خۆری ڕووی تۆ هات دنیا ئەوینی ڕۆشن کردمەوە هەرچی ڕابردوو یادگاریمە چاوی ئەفسونت بیری بردمەوە چاوی ئەفسونت بیری بردمەوە وەرە هەناسەکەم بەلێ دوور نەبن چراوی ئەوینی دڵداگرسێنە لە باخی عەشقی چاوەڕوانیمە وەک تارزە بۆ گوڵ خۆدا بارێنە وەک تارزە بۆ گوڵ خۆدا بارێنە خۆدا بارێنە وا دیارە ئەمشەو دیسان گریاوی چاوانت کزە و مات و شێواوی هەرکەسی لێی دابی ئەشکێنین دەرسی ئەو کۆسێکە بێ نەمێنێ کەسی هێژا سوێن بەخوا بۆی مەگەش کەسی بۆی مەگەش کەسی هەی وڵێژێ خۆشەویست سەرجەمیوانەزار دووری دەوەندان ئازاری داوێ دکتۆر دیداری تۆی بۆ داناوێ دووری دەوەندان ئازاری داوێ دکتۆر دیداری تۆی بۆ داناوێ دووری دووریەکات کاری پێم کردن بێزارم لە گیان ڕازیم بە ماردان بێزارم لە گیان ڕازیم بە ماردان ماسی چەند شەیدای ئاوی سازگارە ماسی چەند شەیدای ئاوی سازگارە ئەو ناتبیرەکان خوا گەدارە ئەو ناتبیرەکان خوا گەدارە وە دیارە ئەمشەو دیسان گریاوی چاوانت کزا مات و شێواوی هەرکاس لی داوی دەشکێنێم دەستی حەوکۆستی کەوێ نەمێنێ کەسی حەوکۆستی کەوێ نەمێنێ کەسی ئەی سڵاو لەخۆ ئەربژی گەشتگەشە بەکاکە نەجمەدینی مەعرەس خۆشەویستن هەمووتان ساڵە سەنتەری ئارۆ بە تایبەتی ڕێژوار
كارێزەی مەموو کزەی هەناسە کارێزەی مەموو کزەی هەناسە بسوو تێبوونی بگاتە ئاسمان ئەو کاتە گەردوون ئەنووسێ مردن بۆ تا باعیسی لە یەکدا بڕان لە یەکدا بڕان تا لە ژیان بووم نەمدیلا لەزار تا لە ژیان بووم نەمدیلا لەزار بمرم گوڵاوی چاو دەبارێ ڕۆحم لە ئاسمان گەرە سێرەش بێ بۆ دیداری تۆ دێتەوە خوارێ بۆ دیداری تۆ دێتەوە خوارێ وا دیارەم شەو دیسان ڕەنجامی شابانت کزان لە کێتوەرامی هەر کەسی لێی دابی ئەشکنم دەسی ئەو کۆسێکەوێ نەمێنێ کەسی ئەو کۆسی کەوێ خەزیزەکەم نەمێنێ کەسیان هەر بژی